بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم کە جاریشکە دێمەوە دیدارتان بۆ بەرنمەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ. پێشەوەی بچینە لای میوانەکەمان با پێکەوە ئەم راپۆرتە ببینین. بەرنامەی ئەم جارەمان بەرنمەیە کە جیاواز لە هەموو ئەو بەرنمانەی کە تا ئێستا ئێوەی ئازیز پێ ئاشنان. ئەم بەرنمەیە تایبەتە بە کەسایەتیەکی گەنجێک کە وەک هیچ گەنجێکی تری ئەم وڵاتە مناڵی بەسەر نەبردبێ. یادگارێکی هەرزەیی لە کوچە و کۆڵانەکانی شارەکانی ئەم نیشتیمانە نەبێت. لە 5 بۆ 6 ساڵانەوە هەستی نامەی و غوربەت ئەیسووتێنێ. بێناسنامە و ناونیشان ژیان بەسەرەبا لە هەر شوێنێ، لە شاشەی هەر تەلەڤیزیۆنێک و لە ماڵپەری هەر سایتێ وشە و وێنەی هەڵەبجەی بینی بێ ئەو وەریگرتووە و بە دوایدا چووە. هەر لەم شاشەیەوە ساڵی 2009 چیرۆکی ئەو کۆرپەیەی کە لە کارەساتی هەڵەبجەدا لە ماڵباتەکەی ون بوو بینیتان. دێتەوە یادتان کە کوڕێکی کوردی هەڵەبجەیی گەڕایەوە نێو ئامێزی پڕ لە میهری کوردستان و هەڵەبجە و فاتمەخانی دایکی. لەم بەرنمەیەوە و لە ڕێی وێنەکانیەوە ئەمانەوەیە سەرلەبەری ژیانی لە زاری خۆیەوە ببیستین. ئەو کوڕی حەمەی مامەحمەی خەڵکی گوندی کوڵکەنی و فاتمەخانی حەمە ساڵح لاوەلاییە. زمناکۆ محەممەد ئەحمەد یان عەلی هەڵەبجەیی بەپێی ئەو ناسنامەیە کە ساغی کردوتەوە ڕۆژی 23 دوانزەی ساڵی 1970 لە هەڵەبجە لەدایک بووە. لە کەمتر لە 4 مانگیەوە ئەو ئاوارەی ئێران بووە، بەڵام لە باوەشی کەسێکی ئەمیندا بە ناوی کوبرا حەمیدپور گەورە بووە. لە ئێران پۆلی 6 زانستی لە قوتابخانەی فیردەوس لە شاری مەشهەدی ئێران تەواو کردووە. پاش ئەوەی لە ڕۆژی 9 2009 ئەنجامی پشکنینی DNA دەردەچێ دەرەکەوێت کە کوڕی حەمەی مامەحە و فاتمەخانە. میوانەکەمان ڕۆژی 1 2011 لەگەڵ خاتوو بەنان عەلی خالید زەماوەندی کردووە. ڕۆژی 35 2015 بەشی ئایتی لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی تەواو کردووە. زمناکۆ دەڵێ کە یەکەم جار گەڕامەوە بۆ کوردستان هەستم کرد ئەمە ئەو شوێنەیە کە من تایدا سەنگینم، چونکە بە درێژایی ژیانم لە ئێران بێجگە لە میوان هیچ شتێکی تر نەبوو. میوانی ئەم جاری بەرنمەکەمان میوانێکی تایبەتە، ئەتوانم بڵم یەکەمین میوانی لاو میوانی گەنجە کە ڕووەکاتە بەرنمەکەمان. هاتنی تەمەنێکی ئاوا بۆ خۆی گرنگی خۆی هەیە، بەڵام من نازانم پێ بڵم عەلی محەممەد ئەحمەد یا پێ بڵم زمناکۆ محەممەد ئەحمەد. حەزەکەم خۆت ناوی خۆتمان پێ بڵێ. من زمناکۆ محەممەد ئەحمەد ناسراوە بە عەلی هەڵەبجەیی و بەڵام فەرقی نییە هەر ناوێک بەکار بێتەوە لەبەرەوە هۆ ناوەشی کە لە ئیران هەم بۆ 22 ساڵ لەگەڵ ناوەژی هەم بەڵام فەرقی نییە و زمناکۆش ناوێکی کە باوکم هەڵبژاردووە و ئەویش ناوێکی عەزیزە بەڵام ناوێکی عەزیزە. کەواتە ئێمە بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێ بەخێراتن دەکەین. مێژووی ژیانی تۆ مێژوویەکی ئاسان و مێژوویەکی ئاسایی نەبووە بۆ تۆ و کەم کەسێ بۆ شێوەیە کە جەنابە ژیانێک گوزەراندووە کەم کەسێ وا گوزەراند بێتی.
عادەتی ئەم بەرنامەیە وایە ئێمە ئەمانەوێت لە باوکەوە دەست پێ بکەین خۆشبەختانە ئێمە وێنی باوکتمان هەیە کەواتە باسێکی ئەم پیاوەمان بکە ئەم پیاوە کێیە باوکمان ناوی محەممەدە ناسراو بە حەمەی مامەحا باش لە گوندێ کۆلکەنی بوون ئیتر باوکم فەلاح بووە هەر لە گوندەکەمانەوە ئیتر دوایە ئەو کە سەدام گوندەکانی ڕوخاند ئێمەی مەجبور کردبوو کە بچین بۆ هەڵەبجە و لە هەڵەبجە بژین و باوکم من هەروکۆی بینین زۆر لەوانەی زانیاری زۆرم لەسەری نەبێ ئەو کارەکەش ئەوەیە کە لە ژیانم باوکمم نەبینیە و هەموو کات لێنی لە شوێنی کە باس باوکەمەکرە هەموو کات هەوڵەیەم بزانم باوکم چ شەخسێتێک بووە چۆن بووە یعنی یەک شتێکە زۆر لە باوکم بیستووە کە هەمووی خەزمەوانە باسیەکەن کەسێکی ڕاستگو بووە کەەوە جێ شانازیە بۆ من کە باوکم کەسێکە کە دوایە مردنی دوای نەمانی زە خەڵکۆ باشی باسیەکە و من ئەتوانم بڵم بە تاوایی دایکم باوکم و نایناسم وەکو بە تاوایی بزانم چه شەخسێتێکی هەبوو لەبەر و تایسە لە ژیانم نەمبینێ بەڵام ئەو کاتێکە لە ئیران بووم هەموو کات هیوامەوە بوو کە ڕسمێکی باوکم هەبێ بەرەوە زۆر ڕەفیقم هەبوو کە باوکیان لەدەستا بوو بەڵام ڕسم باوکیان هەموو کات لەگەڵیان بوو ڕەفیقم هەبوو ئەوێت من لەگەڵ ڕسم باوکم قسەیەکەم بەس من هەموو کات ئەو فەراغە لە ژیانم هەبوو کە نەمزانی باوکم کیە دایمەن بیرم لەوە کە دەموچای باوکە من ئەبێ چۆن بێ ئەمە شوێنێکی تری با بڵێن بە ڕەحمەت بێ شەهید حەمەی مامەحەیە جەنابتان لە ڕۆژی کارەساتی هەڵەبجە 16 یا 17 لە چه ڕۆژێکە ئێوە تووشی ئەو کارەساتە هەر ڕێک لە یەکەم ڕۆژە تووشی ئەو کارەساتە بوون چیان ئەوانەی کە ئەو خێزانەی ماڵی حەمەی مامەحەیان پێکێناوە چی و چێ بووە ئایلە ئێمە پێکاتبوو لە باوکم و دایکم و دایکێک کەواتە ئەمە وێنەی دایکتە باسێکی ئەم ژنەمان بووکە دایکم خۆشبەختانە ئەبێ ئەوە بڵام کە تەنیا کەسێکە لە ئایلەی ئیمە بێجگە لە من ماوەتۆ دایکمە و ئەو کەسێکە کە ژیانێکی تازە بە من بەخشی و ژیانێکی نۆ پڕ لە خۆشی یعنی هەموو کاتێککە من دایکەمم دۆزی و گەڕام بووی لە دایکەمم دۆزی ژیانێکی زۆر خۆش دەستی پێ کرد و دایکم ژنێکە سەر ڕای ئەو خۆشیانەی بە من بەخشیە ژیانێکی زۆر زۆر قورسی بەسەر بردووە یعنی من کاتێکە لە ئەو کارەساتی کیمیابارانە هەڵەبجە سەمانگان بووم و دوای لەو تەمەنە تامان هیچ ئاگام لە ئەو وازە نەبوو دوای چوم لە ئیران و لە ئایلەیەکی ئیرانی گەورە بووم بەڵام کاتێککە بیر لەو کارەساتێکە بەسەر دایکم هاتووە یەکەم بەراسی بۆم قورسێت ینی هەر دقیقەیەک بیر لەوە بکەم کە تۆ لە ماوەیەکی کورد لە ماوەی 20 دقیقە یا 15 دقیقە هەمووی ئایلێ خۆ لە دەست دیوێت و هیچ هەواڵی لایەن نازانین تەنانەت مێردەکەی و هەموو مناڵک تەواوی مناڵەکان بە تۆشەوە ئەو کاتە ئەو کاتە دایکە من بنن لە ویسوێتی یارمەتیکی برام بەیە لەو هاوشێ ماڵمان ئیتر منی هاوردووە لەسەر سەکویک دایناوە اینجا کوێ یارمەتی کاتە جەنابەت سێمانگان بووی بەڵێ باش من لە باوشە دایکم بووم خەرمانە خۆشکم لە باوشە باوکم بووە ئیتر باوکم لە پیشە ڕۆشتووە لە غادرمەکان سەرکەوتووە کە بچە سەربانە ماڵەوە سەرتیپە برام لە دوایی بووە دوای ئەویش دایکم و من بوو اینجا لە قادرمەکان سەرتیپ کەوتووە و توی دایکە سووتام دایکم هاتووە خوارەوە منی لەسەر سەکوی هاوشەکە دایناوە کوێ پەڕوویک تەر کردووە کە بێ دەموچا سەرتیپ تە چەند جارێک ئەمەی کردووە دوای هەر لەو قادرمەکان خۆشی کەوتووە لە هوشە خۆی چووە کاتێک کە بەهوشیێتەوە ئیتە ئاگای لە خۆیە بێ سەیرەکە لە خەسخانەیەکە لە کێرمانشان و هیچ هەواڵێک لە مناڵەکان نازانە خۆی کە باسیەکە لە تا ماوەیەک هەروام زانی هون بووین لە یەکتر قەت بیرم لەوە ناکرد کە ئەمانم لە دەستەوە تەنانە دەوێت لە ئۆردوگاکان کاتێکە جلیان داوەشە کرد بە مناڵەکان جلم هەلەگەر بە مناڵەکانەوە ئەیان دۆزم دوایی یعنی قەت بیری لەوە نەکردبوو ئیتر وەردە زۆر گەڕاوە بە ئۆردوگاکان ئەوانە سەیرەکە هیچ هەواڵێک نییە لە مناڵەکان دوایی تر بیۆمید بووە و زانێتێکە هەمویان شەید ئێمەمانەوێ ئەو وێنانە پیشان بین پیشانی بینەرانی بەڕێزی بین ئەمانە چی و چێن ئەمانە ئەمە چیە کامیانە ئەمە سارتی برای گەورەکەم ئەمە برا گەورەکەت ئەمە یەکێکە لەوانی کە شەهید بووە
باش اینجا دوای ئەو کامیانە ئەمەیان دێت دوایەوە سەرکۆی ئەمەیانە کاکە سەرکۆ وەنیە بەڵێ باش دوای کاک سەرکۆ دوای سەرکۆ غازیە ئەمەیانە ئەمە کاکە غازی براتە وەنیە باش دوای غازی ئاکۆ کاکە ئاکۆیە شەید ئاکۆ درود بۆ گیانی پاکی ئەوانیش و سەرجەم شەیدانی هەڵەبجە و هەموو کارە ساتەکان و بە شەهیدانی داشەوە ئەمەش تاقانە خوشکەکەیە بە ناوی خارمان بە ناوی خەرمان. من لە بنین لە عایلە ئیرانشم هەردوو برام هەبووە تەنیا خۆشکم لە ژیانم خارمان هەر خەرمان بووە ئێستا دایکێ با بڵێن ژیانێکی نوێی دوای 6 ساڵ پێکێناوەتەوە لەوێ چەند خوشکی هەیە لەوێش هەر سێ برام هەیە هەر سێ برا هەیە لەوێش هەر خوشکە نییە کەواتە لە ژیانتە تەنیا ئەم خوشکە تەنیا هەبووە. خۆشکم خارمان بەوە ئەوش بەداخۆ بەڵێ. هیچ یادگارێکی ئەم خوشکە لەلاماوە دوای کارساتێ هەڵەبجە لە ساڵ 91 ئەو کاتێکی ئیتر خەڵک چوون بە هەڵەبجە کاتێککە دایکەمەوە چەند خاڵێکم بە یەکەوە چەند بۆ ناو هاوشەیە مالەکەمان سیرەکەن لە ناو ئەو باخچەی هاوشەکە دوو قەبریتیایە باش اینجا کە قەبرەکان ئەیکەنەوە بە پێی جلەکان سیرکەن دانیکیان سارتیپە و دانیکیان خارمانە بە پێی ئەو جلانی کە لە بەریان لە خارمان گوارەیەک لە گوچکەی بووە بەڵێ. ئیتر بە پێی گوارەکە زانیانێک ئەمە خارمان ئێستاژۆ گوارە لای من لە لای توارمەوە باش تقریبان تۆ چەند ساڵە هاتوویتەوە من ئیسە نزیکەیە 5 ساڵ نیم کات 5 ساڵ و نیوە هیچ کێشەیەکی نییە لە زمانە زۆر بە جوانی قساکەی قسەکەم بەس کێشەی تەلەفۆزم هەیە یعنی زۆر جارکە وەشەیەک ئەزانم چییە بەس کە وەشەکە ئەلم لە تەلەفۆزەکەی کوردیە بەڵام بە تامێکی فارسی کوردیەکە زۆر زۆر جوانە هەموو شەکان با بڵێن هەموو شەکان فێروی بەڵام بە فۆنەتیکێکی فارسی هەندی پیت لە فارسی لە کوردی تایەتی لە فارسی نییە بۆ نمونە لە فارسی قێ هەیە لە کوردی و غێ هەیە بەس لە هەردوو لە نووسین هەردووکی تایەتی بەس لە تەلەفۆز وەکو یەک تۆ بەغی خوێنیتەوە لە خۆی من ناو براکەم ناوی غازیە زۆر جار من پێڵام غازی یعنی ئەو کێشان زۆر بەس من وێنەیەک بەداخەوە وێنەیەک هەیە ئەم وێنەیە زۆر ناڕوونە بەس ئەم وێنەی چێە ئەمە تەنیا وێنەیە منە پێش لە ئەوکە لە دایکم بوون بم ئەمە وینەیەکە کە بۆ ناسنامەکەم گیراوە و تەنیا وینەیەکە کە پیش لە بوونبوون من لای دایکەم ماوەتەوە یعنی پیش لەوەکە من بیەمە ئەمە تەنیا یادگاری من بووە بۆ دایکم تۆ دوای دۆزینەوەی دایکە ئەم وێنێت بینیوە پێشتر نەبینیوە باش لە کارەساتێکی ئاوا گەورەیە کوڕێک بە ناوی زمناکۆ محەممەد ئەحمەد و نەبێ و لە سێمانگیەوە ئەتر لە کەسوکارەکەی ئەبچڕێ ئەەکەی تا ماڵەکە لە مەشهد باسیکی ئەو ماڵەمان بۆ بکە من لەو تەمەنە خۆم کە بیرم نایێتەوە بەس ئەو شتێکە دایکی ئیرانم بۆی باسکردم لە ڕۆژەکان دایکی ئیرانم بە خێرخوازی یارمەتیە منالە شەهیدەکانی جارێ باوێنێکی دایکی ئێرانێ پیشانی بینەرانی بەڕێز بێن ئەمە دایکی ئیرانم کۆبرای حەمیدپور باش فارسە و خەڵکی خۆی بنن ئایلەی دایکی ئیرانم ئەوانش هەر قوربانیەکی شەر بوون ئەوان لە شارە ئاوادان بوون لە جنوبە ئیران لە ئابادان لە ئەسلا بەختیاری بوون بەڵام لە شارە ئابادان بوون لە جنوبە ئیران و دوایەوە کە شەڕە ئیران و عێراق دەست پێکێ ئەوانش ڕایەکەن لەو شارەوە یان بە مەشهد اینجا لە مەشهدۆ بە خێرخوازی یارمەتیە منا لە شەهیدەوانەی یابوو لە ڕۆزەیەکی هی وەزارەت شەهیدان یارمەتیە منال شەهیدەیە جا لە ڕۆژێکیان ئەسئافێک هاتەوە سا و منالێکی بچووکیان هێنا و وتیان ئەمە کەسوکارەکەی لە کیمیابارانە هەڵەبجە لە دەستاوە کی ئەتوانێت بۆ ماوەیەکی کاتی لە لای بێ هەتا چارەسەرێکی بۆ بدۆزیم جا دایکەمش ئەو خۆیکە حەزی لەوە ئیشە خێرخوازیەوانە بووە توێتی بینم من با لای من بێ ئیتر منی هەڵگرتووە و لە لای ئەو بووم بەڵام خۆشی یعنی ژنێک بووە کە 3 ساڵ لەگەڵ پیاوەکەی ژیا و دوای پیاوەکەی ئەمڕە خۆی کردووە و دۆ منالی دۆ کۆری بۆ بەجێی ماوە یعنی ڤازێکی ئەوەنە باشی نەبوو کە بتوانێت کەسێکی دەرالگیرە بەڵام ئەو چاکی لەگەڵ من کرد و منی بردو بە لای خۆیەوە لە ڕووی داراییشەوە ئەوە باش نەبوو ئەوەنە باش نەبوو بەڵام دلێکی زۆر گەورەی هەبوو
کە منی وەرد بەلای خۆیەوە یعنیەوە چەند ساڵێکە لەگەڵ یابووم ئەم زانیێنێ لە تەمەنێکی زۆر کەم من مۆزوعەکەی خۆمە مەزانی کە من هەڵەبجەییم و منالام دایکنیم بەڵام ئەوەنە چی پێوتی ئەمە من یەکەم جار دایکم و پورێکم لەگەڵ دکتۆرێکی دەرونی قسەیان کردبوو لەسەر مۆزوعەکەی من دکتۆرەکە شوتبوو ئەمە بەهۆیەوەی تەسکەرە و ناسنامە ئیرانی نییە هەر وەردە وەردە بە مۆزوعەکە ئەزانە یعنی بتەوێت نەتەوەکی گەورە بێ هەر بە مۆزوعەکە ئەزانە و باشترەوەی هەر لە منالی وەردە وەردە پێی بلین بەرەوە گەورە بێت لە پرا بزانە لەوانی تووشی شۆکێکی دەرونیەوانە ئیتر دایکمەوان وەردە وەردە بۆ کەسێکی تر باسییانەکە لە مۆزوع من گوێم لێە بوو هەتا جارێکیان خۆم لەبیرم نایێت بەس پورم بۆی باسی کردم لە نامێکیان نووسی بوو بۆ کە ئیشە تاسکەرەکەی من و ئیشە ناسنامەکەی من کە من و پورم بەیەک هاتوین بۆ تاران جا من تازە فێرە خوێندنەوەوانە بووم لە نامەکە خۆت دەرت هیناوە چوو تا شوێنێک من نامەکەم دەرهیناوە دەستم کردەوە بە خوێندنی لەوە دەیغەیە ترە لە بەتاویەوە نامەکە ئەڵێ چی نامەکە نووسێتی ئەم منالێت لە کیمیابارانە هەڵەبجێ کە سوکارە خۆی لە دەستاوە دوایی هیناویان کامێ ئەو نامانە لێران ئەو نامەیەمان ئەو نامەی یەکم جار نییە لام نییە بەڵام نامەی ئیتر هەیە ینی نامە ئەم نامەیە باسی چییەکە کاک زمناکۆ ئەمەیان ئەو کاتێککە من لە ڕۆزە بووم باش ئیتر لە ڕۆزە پێویستیان بە ناسنامەیە ینی لە هەموو منالێک داوای ناسنامەکە اینجا ناسنامێکی من نەبوو داوایان کردبوو لە کەسوکارەکەم کە ئەمە ناسنامەکەی ئەلی لەکوێ بۆ نایانین اینجا لە جواب بلین دایکم بۆیان نووسێتی کە تەسکەرەکەی ئەلی ناسنامەکەی ئەلی خەریکە تەواو بێ لە کاتێکی شتیوانە بوو یعنی هیچ وادێک بە من نەدراوە کە ڕۆژێک بتوانم ناسنامە ئیرانیم هەبە ئەلەکە ناسنامەکەی خەریکە تەواو بێ بام زوانە بۆتانێنی بۆ کە من بتوانم بەردەوام بم لە بنەچە ئەو نامەیە ئەو ناسنامەی هەر نەژبوو هەر نەشبوو هەتا ئاخرین دەیبەش من ناسنامە ئیرانی من لەو تەمەنەیە کە تۆ پیان وتی تۆ خەڵکی هەڵەبجەی بەکارە ساتێک هاتوویتە ئێرە با بڵێن ئەمە دایکی خۆت نییە فەرید و سەعید براد نین تۆ ئەوەندە ئیدراکت هەبوو کە خەفەتی پێ بخۆی من یعنی ئەتوانم بەڵام ئەوان بۆ فەراغیان تقریبان پڕ کردبوو بەڵام هەر زۆر کات بوو یعنی ئیسەش بیرەمیێت کە لە تەمەنێکی زۆر کەم یعنی تەمەنە 17 ساڵ دایکم وەکو دایکانی تر لە مەناڵە خۆی تووڕێ بێ جاری وا بوو لە من تووڕێ بۆ ئەوانە ئیتر چوم لە ژوورێک دانیشتەمە گریام وا بیرەمە کردێتە ئەمە دایکی من نییە بچی لەم تووڕێ بێ اینە زۆر جا ئەم بیرۆکانم بیرێکی منالیە یعنی من خۆمە هەموو کات غەرزارە دایکی ئیرانە مزانم بەس بیرۆکێکی منالی بوو یعنی حل لە منالیەوە ئەو کێشانم هەبوو بەڵام زۆرتر لەناو ئایلە کێشەم بۆ دروست نابوو زۆرینەی کێشەکانم لەناو مەکتەبیە شوێنێک بوو کە پێویستم بە ناسنامە بوو لەو شوونانە زۆرتر و کێشانم بوو ینی تۆ ئەگەر ناسنامەیەکە هەبووە ڕازی بووت بەوە کێشەی تۆ یەکێک لە کێشەکانی ئەوە بووە کە تۆ ناسنامە نەبوو نقصانیەکە ئەتزانی لە خۆتە یەک لە کێشە گەورەکانم ئەوە بوو کە ناسنامەم نەبوو یعنی لە ئیران تۆ هەر شتی بتەوێ بیکە پێویستە بە ئەوە بە درێژی باسیەکەین ئەوە بە درێژی باسیەکەین ئەمەش هەر کوبراخان هەر دایکەمە ئەویش هەر چەند ساڵێکە دوای ئەو کە منی هەڵگرتووە منی لەلای بەڵێ ینی ئەلەم کاتا توی لە لابووی بەڵێ باش اینجا وێنەیەکیە ئەمەش لەوە چی هەر ئەو بێ بەڵام ئەمە لێرە بووکە بەڵێ ئەو هەفلەکەی دایکەمە بەڵام ئەو کاتە من هەر لە دایک نەبوو بووم و هەروەک باسم کە دایکمێنیت ماوەی 3 ساڵ لەگەڵ پیاوە خۆی تەنیا 3 ساڵ لەگەڵ مرتەزای با بڵین مێردیاژی بەڵێ لەگەڵ 3 ساڵی ژیاوە دوایەوە لە ماڵە بوو هەر دوو مناڵەکی دۆکۆرەکی کە لە پیاوەکی بجێماوانەی بەخێ کرد و دوایش منشیان تۆش چوویتە تەناو ژیانیە ئەم سەرگوزشتانە دایکی ئێرانێ بە قەولی خۆت یا کوبرا خانم کوبرای حەمیدپور بۆی باسە کردی باسی ژیانی خۆی بۆ کردی کە مرتەزان نەماوە من 3 ساڵە لای بووم تەنیا ئەو دوو کوڕم لێ بووە بەڵێ من یعنی ئەرە و کاتش کە منال بە مرتەزام خۆشەویست باوکە من نەبوو 11 سال پێش لە منژەم لە خۆی کردبوو بەڵام هەستێکەمە بوو بەرامبەری لەبەر من لەوە ماڵەیە ژیام هەمووی ماڵە ڕێز لە مرتەزای کرد مرتەزا وەکو باوک سریانە کرد منش وام لێ هاتوو ینی مرتەزا وەکو باوک سێرەمە کرد حەزم لە ڕاستمەکانی بوو زۆر جا خۆم پرسیارم لە دایکمە کرد
تۆ چۆن بووی گەنجێتی چۆن بووە هەمووی ئەو پرسیارە وەکو منالێک دایمەن ئەو پرسیارانە هیچ کاتێک لە لای خۆی ئەینواندی کە مناڵبووی هەتا مەسەن کاتی ڕەوزە و ئەوانە لە لای خۆی ئەینواندی ینی نووسنە لەگەڵ بەڵە هەتا من تامەە ینی 15 ساڵ و 16 ساژار لە پاڵی یەکە خەوتی هەنی دایکم دایمەن هین بوو ئەو پاڵەکەوت منش بەردەمی پاڵەکەوتم ئیتە هەموو کات هەستم بە بوونیە کرد ینی زۆر حەستەکە دایمە نزیک بێ هەموو کات دایمەن ینی بەبی و خاوم لێ ناکەوت اینجا دوایەوە کێ و کارە ساتە بەسەراتەوە دایکم لە دەستدا ئیتر ئەو قورسیانە زۆر هیچ چیرۆک و حکایەت و ئەوانی بۆ کردی کاتێک خەول لێ بخە تۆ بیری ئەوانە دێت زۆر جارێنی تا تەمەنە 10 ساڵیەوانە زۆر ئەو شتانەیە کرد هەموو کات بمانە ئەوێت بەرخەکەمە ئەو شتانێنی باشە کاتە وێنە زۆرن ئەمە یەکێکە لەو وێنە کۆنانی کە تۆ لەگەڵ دایکی ئێرانتای بەڵام تەمەن ئەمە کۆنتەنی ڕاستمەمە تەمەەن ئاسەکەم 2 ساڵ و ئەوانەیە کۆنتەنی ڕاستمەمە لەگەڵ دایکم هەم ئەمە لە مەشهەدا ئەمەش بەڵە ینی کە تۆچووی ئەوان ئەبادان و ئەوانیان بەجێشت بوو هەر لە مەش باش ئەمەش هەر وێنەیەکی تۆیە بەڵام گەورەتی لێرە لەگەڵ کوبراخان بەنی ئەم ڕسمە من بۆ تەمەنە تقریبان وابزانام 11 ساڵەوانە بووم کەم تەرژلاوانەیە 8 سال 9 سال بووم ئەو کاتە هەر لە بیرمەوە ڕژێکە دایکم وت بڕۆ بۆ ساتاشخانە خۆ جوان کە بە کۆچیم ڕسمی گەیگرین بۆ کام ڕسمە بۆ یادگاری هەموو کات بمێنێنێ ئەو ڕژە دامەە لە خیالمەکە ئەو پێوتەمەتی بۆ ڕۆژە لە جوان لەبەرکە بە کۆچیم بۆ ڕسام و ڕسمی گەگرین بۆکە یادگاری بۆمان بمێنێ ئەو بەرنمەیە لە مێشکیا هەبووە کە تۆ ئەبێ ڕسم زۆر ببێت لە بەرەوەی بۆ داهاتوو نەوەکو تۆ لەو ماڵە نەمێنی ئەمانە ببن بە دۆکۆمنت زۆر جار دایکەمێنێ بۆ پورەم هەر بۆ لەبەر و دایکم و پورەم 2 ماڵ بوون هەر 2 ماڵە چوون بۆ مەشات و 2 ماڵون زۆر تیکەل بووین اینجا کەسی تر لە نزیکترین خەزمان لە تاران بوو 12 سال لەمان دوور بوو زۆر تیکەل بوو اینجا پورەم ئیسە باسیەکە لە ئەوێت هەموو کات دایکم بۆ پورەمی باس کردووە و توێتی من هیوامەوەی علی ڕۆژێک ئایلەکەی خۆی بدۆزێتەوە ئیستەش کە پورەمێنی ئیسەکە باسیەکە لە کاتی کە لە ساڵە 2009 تو گەڕایتە کوردستان پورەم لەیرە لەگەڵم بوو وەتیکە گەڕام و مەشە چوون بەسەر خاکە خۆشکەکەم پێیمە دۆتەم دڵنیا بکە شکر ئاواتەکە تا یوسۆفەکەت گەڕاوە بۆ لای اینجا هەندێک وێنەمان هەیە بەڕاستی ئەو وێنانە دەریەخەن کە ئەو ماڵە زۆر دڵکراوە و دڵفراوان بوون لەگەڵ تۆ و لەگەڵ ژیانی تۆ ئەمە وێنەیەکی ئەو کاتانەیە کە باخچەی ساوایان بیت کامیان جەنابەتی من لە خوار و ئەمە یەکەم لە دەستی لە کە دانیشتوی باش بیرە دی ئەم وێنێت گرتووە بەڵە ڕۆژانە کێ ئەی بردی بۆ باخچە من لەگەڵ براکانم زۆر جارشم زۆر جار سیارە هات بشونمەوە پاسە هات بشونمەوە ئەو باخچەیە بوو سەر بە شەهیدان بوو یان ئاساییەکان بوو بەڵە سەر ئەو باخچەی سەر بە وەزارەت شەهیدانە ئیران بوو من لەبەرەوەی تەسکەرەم نەبوو وەزارەت شەهیدانش منی تەسلیمە دایکم کردبوو هیتر من حتا ئاخرین قۆناغ خوێندنم هەر لە مەکتەب و ڕەوزەیە وەزارەت شەهیدان خوێندومە لەبەر و ناسنامەم نەبوو هەموو کات بە نامەیەکی تایبەت من ڕێگەیان لە وەزارەتی شەهیدان و نامی تایبەتیان هێنان لە مەکتەبی تایبەت بە وەزارەتی شەهیدان لەوێ خوێندنم تاوا کرد هەتا پۆلە 6 سانە کوبرا خانم بەڕەحمەت بێ دایکی ئێرانێ بە قەولی خۆت هیچ موچەیەکی وەرەگرت کە تۆ لەو ماڵە بووی یعنی لەبەر من موچەی لەبەر تۆ نەبەداخەوە یعنی هیچ کات هیچ یارمەتیەکی وەرنەگرتە بوو اینجا من گەشتبووم بە تەمەنە 4 ساڵەوانە کە دایکم چوو بۆ تو بە ئەم مناڵە گەورە بووە پێویستی بە خەرجیە من خۆمشەوەنە توانام نییە یارمەتیکەم بێن بۆکە بتوانم خەرجەکانی دەربێنم اینجا ئەو کەسەی کە دایکم ڕسەی لەگەڵا کردووە وتوێتی ئەگەر توانات نییە مناڵەکە بێنە ئێمە ئەبین بۆ هەتیوخانەیە شوێنێکی مناڵانە بیدایک و باوک لەوێ دایانین
شتی دایکم تو نه یەکسەر لە ژوورەکە هاتووە لەو دەرەوە. تەرساوەکە نەکە منیان لێ بیبەن. وەربگەنەوە بیبەن بۆ ڕاست ئەمانە هەندێک وێنەی تری جوانن ئەمانە کیان کاکە زمناکۆ ئەمە دایکمە من لە باوشیم لە پاڵی فەریدە برامە و ماریام کچە پورمە و ئەو جەشن میلادیان بۆ من کردبوو جژنی دایک بوون بەڵێ جەشن دایکبوونیان بۆ من کردبوو هەموو ساڵێک وێنەمان هەیە کە ساڵانە بۆیان هەموو کردی ساڵیاتە تەمەنە 10 ساڵەوانە جەشن لە دایکبوونیان بۆ کرد ئەلێرەیە زۆر لە کوڕە دەوڵەمانەچی قاتل لەبەرە کامیان توی بن باخسوورەکەیان بن باغڕەشەکە من بۆیم باخڕەشەکەم و ئەوی پاڵم کوڕی پورمە ئەو لە تارانە کوڕی لە تارانە ژیان بە سەدان هات لە تارانە ژیان بەڵام جێ باسەکە بلێن باوکێەوە کوڕە پورم کە پیاوە پورم بە هەموو ساڵی لە نەوروز جلە جەشنی بۆ منەکەری حتا تەمەنم گەشت بە 13 ساڵیش هەموو ساڵی جلە جەشن نەوروزە منە کوڕی پورێ بوو پیاوە پورم ئامێردی پورە بوو ئەوە وێنەشی هەیە دوایە چینە سەر وێنەی ئەو مێردی پورە کە تۆ ئاوا شانازی پێوەکەی تا 14 هەموو خەرجەکانی عیدمیلادی بۆ ئەمە شەروێنێکی دایکتەوە نیە بەڵەوە سەفەرێکمان کرد بۆ ئابادان دوای و شەڕێ نەما بۆ ئەوانەیە تر سەفەرێکمان کرد بۆ ئابادان لە ئەو سیارەیە خاڵمە برای دایکمە لەگەڵ فەریدە برامەوانە سەفەرێکی ئابادانمان کرد و سەردان ئابادان خزمتان زۆر بوو لە ئابادان لە ئابادان ماڵە دوو خاڵم لەوێ بوو بەڵام بە ئام ئەوان ئایلێکی هەشکەسی بوون لەو هەشکەسە دوو ماڵ لە ئابادان مابوو یعنی ئەوان ئەو شش ماڵەی تر هەر کامیان هەندیان لە تاران بوون هەندیان لە کەرەج بوون هەندیان لە ئەسفەهان بوون و دوو ماڵیشی لە مەشهەد بوو کە ماڵ لە ئیمە و ماڵی پورم باش بەس کاک زمناکۆ من ئەمەوێ هەندێک دۆکۆمنت هەیە ئەو دۆکۆمنتانە لای من گرنگی هەیە بەڕاستی ئەمەیان چییە؟ ئەمە تەنیا ناسنامەیە کە من لە ئیران هەم بوو ئەگەر دقەتی بین نووسرا و ناو عەلی ناو ئایلە کیانیپور ناو باوک مرتزا ئەم مرتزای وەکو باسمان کرد مرتزا 11 ساڵ پیش لە دایکبوونە من ئەمڕە خۆی کردووە بەڵام ئەم کارتە ئیران نازانم بەینی هەر بەس کارتێکیان بۆ من دروست کرد بۆ کە بیکارد نەمەم بەس لەسەر کارتەکە نووسراوە ئەتبا خارجی و تابعیەتە عێراق نووسیانە تابعیەتە عێراق لە کاتێکدا ناوی باوکە منیان نووسێ مرتزا کیانیپورکە کەسێکی ئیرانیە ئەمە کارتێکە هەر لاوانەی خۆشیان نازانن چۆن کارتە هەر بۆ ڕازیکردن بووە ئەمە بزەبێت باشە ئەمە ژوێنەی دۆکۆمنتێکی ترە ئەمەیان چییە کاک؟ ئەمە ئەو نامەیە کە شێوازێکی ڕسمی لە مەحکەمە لە ئیران دایکم هەزانەتی منی هەرگرتووە منی بردۆ بە لای خۆی بەس ئەم لە دوای 4 ساڵ ئەم شێوازە ڕسمی کردووە لەبەرۆ ئەلەم هەتا و چەند ساڵەش دایکی من یعنی بیری لەو کردووە یان عەلی کە سوکاریە دەوزرە یان لاوانەیە هەر حکوومەت بێت و عەلی لی وەرگرێ دوایەوەی کە یوز بووە دوایەوەی کە تاکید بوو کە من لە لای ئەمێنەوە و لە ڕێگەی مەحکەمە و بە مەحکەمە ڕسمی منی وەرگرتووە باشە کاک زمناکۆ ئەمێنیان چییە؟ ئەم دۆکۆمنتە ئەمە نامەیەکە یعنی لە ناوە نامەیەەوە لە وەزارەتی شاهیدانە ئیران دەرچووە و بە تەواوی شەرح حالی منی نووسێتی منالێک ناوی عەلیە کیانیپور لە کارساتە کیمیاباران شارە حەڵەبجە لە ساڵە 1970 کە کارە خۆی لەدەستاوە ئیسەش دراوە بۆ بۆ ئایلەت کای هاوکاریکن بۆ لە ئیران مۆزوع تەمین و بیمە هەیە بۆ کە بتوانە بیمەی هەبە بیمەکەش هەروە نەگیرە بیمەکەش وەرنەگیرە باش ئەی ئەمەیان ئەویش تقریبان عینە نامەیە شەرحا لە منە بەڵام لە ساڵە 71 یعنی تقریبان 3 ساڵ دوای کارساتە کیمیابارانکردنە هەڵەبجە ئەو نامەی نووسرا باش وێنەیش ئەی کاک ئاقا عەلی کیانیپور فەرزەند مرتەزا تەبەیە ئەم نامەیە من دوایە ئەو کە دایکی خۆم لە دەستا کە پرسیارم کرد لەگەڵ محامیەوانە قسەم کرد وتیان تۆ ئەبێ لە ڕێگەی وەزارەتە دەرەوەی ئیران داوای تابعیەتە ئیران کرد وەکو کەسێکی عێراقی کە ئەمروو داخلی داوای لەجوء بکەی بەڵێ کە داوای ئەوم کە تقریبان 2 ساڵێکی پیچ و هەتا من بەدوایە ئەو مۆزوع بووم بە ئەم نامەیە ئاخری نامەیە کە وەرم گرتووە کە
کە لەناو ئەو ئەمە ڕەفزی کۆتاییە ڕەفزیان کرد و وتیان تۆ ناتوانێت تابعێتی ئیران وەرگری تحصیلی تابعەتی شما موافقت نەگەردی دەست بە دوایی کە پرسیارم کرد وتم ئەمە بۆ ئەخ من 2 ساڵە بە دوایە مۆزوو بووم ئیوە خۆتان منتان لە هەڵەبجە هیناوە بۆ ئیرە خۆ من مناڵێکی سەمانگام بووم یعنی شتێک نەبووە کە خۆم ئارزومە ئیسا ئەم کەسانێکی ئیان ئەفغانیە عێراقیە هەر خەڵکارکی خۆیان هاتوم من خۆم ناتم یعنی کەیسەکەم کەیسێکی زۆر تایبەتە بۆ ئاخر موافقەتان نەکرد وتیان کێشەیەکی ئەمنیەتی هەیە بە ئیسەش من نازانم ئەو هۆکارە چی بوو کە ئەو تابێت ئیران ئێمە لەسەر مێژووی ژیانی جەناب زیاتر ئەوەسین بەڵام ڕێگەم بە با وچانێک بین خۆشەویستانم وچانێک و دێنەوە خزمەتە من پێش ئەوەی کەوا وشانەکە بین هەر لەسەر هەندێک لە دۆکۆمنتەکانی جەنابە قسەمان کرد ئەم پێناسەی چیە ئەمە پێناسەی دایکمە دایکی ئیرانمە و دوایە ئەو کە من دایکم لەدەسا و پێناسەم لەگەڵ خۆم هەڵگرتۆ هینا وەکو یادگاری لەلام بڵێ هەوی دایکتە یعنی هەویەی شوناسنامەی ئێرانە هینەکەی خۆیەتی باش کاک زمناکۆ من یەک پرسیاری تایبەتی لە یەکەم من بە وێنەکان تا ئەڕۆم پێش بەرنامەکە هەڵبەتا سەیری وێنەکانتم کردووە هەستەکەم تۆ بە مناڵی هار بوو بێتی بۆ هار بووی ئەجولیمە کرد لە منالی لەبەرەوە یعنی ئەتوانم بەرم لە ماڵ زۆر نازیانەیە بە من ئەوەی ناز بووە زۆر جارێنێت لە جەشن نەوروز لەوێ جەشنانەکە ئەیان بۆ مناڵەکان خاڵم دای من لە بیرمە بە مناڵەکانی ئیتر 200 تۆمەنەیە بە من 1000 تۆمەنەیە یعنی 5 ئەوەنەی ئەوانەیە بە من ئەوەش جیاوازی لەلا دروستە کردی دروستەکە بەڵام ئەوە لە منالی لە خۆشی پارەکەی پێت خۆشەوە جیاوازی ئەمە لێرا وێنەیەک نییە کە تۆ دەریەخاکە تۆ مناڵێکی ئەو کاتە زۆر ینی لە بیرمە و کاتێکەوە لە ڕسمە گیرا ئەو کاتە ینی کامرا ئەبووە فیلمت بکرێ ئەوانە ئیتر ڕسمێکیان بە من سەرفکە زۆر دڵم پێی خۆش بوو باش ئەمە وێنەیەکە تۆی سینیەک لەلا تۆ شتیتە ئەمە چییە؟ ئەمە نەوروزە ئەو لە ئیران ڕسمێکە سفرەی حەفسین داخەن لە کاتە نەوروز سفرەیەکە حوت شتی تایە کە بە سین دەست پێەکە وەکو چی؟ وەکو سنجد سەمەن و سەکێ حوت شتی ساوزێ اینجا ئەگەر دەقەتی بێن سەڵقی ژەبێ لەسەر ئەو بازەکەم ئیمە دایکەوە نییە تۆزی هین نەبوویم لەو شتانە خەڵکە چه ساوزە ئەیکەرە ساوزەکە ئاوە بە جوانی دانراوە هی تایبەتە سفرەی نۆروزە اینجا من نەچمەوە ئەوە بیکردیم هەر ساوزەیە خواردنەوەوانەمان هەبوو هەرەوەمان دایەنە لەسەرەکە لە ژایەتی و ساوزە بەڵام هەر ئەبێ وەریە بۆنە ئەمەش دایکتە لە تەنیشتەوە بەڵام زۆر ڕوون نییە زۆر ڕوون دەرنەکەوتۆ لەگەڵ تاوڵەیە لە چیای کاکە وەڵا تاوڵە کەمیکی لێزانم کەمێکی لێزانانی ئەمە چی بە ئەو پیاوە پورمە کە باسمان کرد کە هەموو کات جە لە نەوروزە مەنیەکردە زۆر جارشکە ماڵیان لە تاران زۆر جارشکە چوون بۆ سەفەرەوانە منیان لەگەڵ خۆیانە بریسە و سەفرە لە شما لە ئیرانە من شما لە ئیرانەمە بەرینجا و بەحرە شما لە ئیرانم کە بینی لەگەڵ و ئایلە پورم ئەڤەلین جار یەکم جار کەواتە خۆ بە قەرزاریان پیاوەش دەزانی زۆر ماوە بەڵە باش لێرەوە ئێمە ڕێز و سڵاوی بۆ ئەنێرین ئەمە شەروێنەیەکی ترە کامیان تۆی ئەمانە من لە دەست ڕاست و یەکۆم بچوو ئەو مناڵی کابا بڵێن شۆرتە شینەکە لە ئەوانی کەچێن ئەوە دانێکیان کورە پورمە لە تارانە هاتە بوو ئەوش کچێکی پورمە لە مەشاش ئەم وێنەیە پێم وابێ تایبەتمەندیتی لای تۆ هەیە لام وێنەیە ئەگەر دەقەت بێن منیتیانیم بەڵام ئەو شخصێکە لە ناوڕاستە مدیرە ئەو مەکتەبەی بوو کە من تایە ئەم خوێن اینجا هەروەکو باسم کرد من کێشەم لە ناو ماڵۆ زۆر کەم بوو
بەس کە چوون بۆ مەکتەب کە داوای ناسنامەیانە کرد زۆر جاوە کێشانم بۆ دروستە بوو جا ڕۆژێکیان بۆ هەندی دکتۆرەوانە هاتبوون بۆ مەکتەب بۆکێک کوتان بکەن بۆ تەڵەبەکان ڕفیقەکانی من کەسیان چیرۆکە منی نازانێ لەوانەیە یەک یا دوو کاتە پۆلی چەند بووی ئەو لە پۆلە سانەویەوانە بووم لە پۆلە 3 و 4 سانەوی اینجا کەسیان لە ڕفیقەکانم چیرۆکە منیان نازانێ هەر نازانی کە من ناسنامەم نییە یەک یا دوانیان نەبێت کە زۆر لەم نزیک من خۆم باسم کردبوو بۆیان اینجا ئەو ڕژەی کە دکتۆرەکان هاتبوون کوتان بکەن دکتۆرەکە پرسیارێکی کرد لە مدیرەکە وتی خەڵکی عێراقی ئەفغانی ئەوانتان تیانە لەبەر ئەوان ئەبێ بە جیاتەوە ماریان کرد جا مدیرەکە هاتو خۆشی ئەزانی مۆزوعەکەی من چی و کەس ئاگای لە مۆزوع من نییە هاتو لە ناوەڕاست ئەو هەموو تەڵەبە منی هینا دەرەوە وتی ئەمە عێراقیە کام قسەیە کرد ئاشکرا بووی لە لای هاوڕەکانی زۆر کەواتە ئەوەی ناوەڕاست ئەو بەتەمەنە ئەو مدیرەیەکە ئەو قسەی کرد مدیرەیەوە ئیستەشنی ناتوانم بڵم ڕقم لێتێ بەرەو بەڕاستی من لە ژیانم ڕقم لە کەس نییە بەس ئیستەش ئەگەر ببینم حەزەکەمە مۆزۆی بۆ باسکەم بە ئەو بزانێت چ زەربەیەکی ڕۆژ ئازارێکی چ ئازارێکی وای هەندێک وێنەی تریش هەن بەڕاستی جوانن ئەمە ژوێنەیەکە هەر دەریە خاکە مناڵ و گەنجێکی لاساروی ئەو کاتش بەڵەوانە هەمویان پورزاکان و خەزممان ئەمام شوێنە کوێیە ئەو شەمال لە ئیرانە هەرپا لە بەحرەکەی ئەمەی بەردەمیان ئەم با بڵێن ئەوەی بەردەمیان سەرڕەشەکە لە بەرە باش کاک زمناکۆ محەممەد ئەحمەد ئەم وێنێتی ئەمە یەکۆم هاتنمە بۆ کوردستان یەکۆم جار و مەرز باشماخە یەکۆم جارێکی داخلە بم بۆ ناو ئیران و ئێمە جاوێکی زۆر خۆش بووکێ ئەگەڕەوە بۆ ناو خاکی خۆم هەست بە چەندی پێچوو دوای ئەوەی کە دایکی وەفاتی کرد ئەنجا هاتیتەوە بیرت لەوە کردەوە بە تەواوەتی بیت من ماوەی نزیکی 4 سال بۆ 5 ساڵی پێش من دوای وەفاتی کردبوو دایکم وەفاتی کرد ئیتر تەنیا بووم ئەو چەند ساڵە تەنیا ئەژیام لە ماڵەوە مانگێک چوون بۆ لای براکەم بە تەنیا لێک ماڵا بە تەنیا لە مانگی یەکۆم دوای فۆتە دایکم چوون بۆ لای براکەم بۆ لای فەرید و ئەوانش پێیان خۆشم من لەلایەن بم بەس هەردووگیان گەنج بوون براکەم و ژانەکەی گەنج بوون ترمە حەسم کە دێنی ناکرە من لای ئەوان بوو بیرم لێ کردوتم ئەمە چیرۆگە ژیانە منە من کە سوگارم لە دەستاوە و ئیسە تەنیام ینی دایکم لە دەستاوە ئیسە تەنیا ئەبێ بگەڕمەوە لە ماڵەکەەوە بە تەنیا بژین کە گەڕام لە ماڵەکەی تر هەموو یعنی سەیرە دیوارەکانەمە کرد سەیرە پشتیەکانەمە کرد سەیرە شوونەی کە دایکم بێکۆ ینی خەوتیم سەیرەوانەمە هەمووی یادگاری دایکم بوو بە کاتێکی زۆر زۆر قورسم لەو ماڵە بەسەر برد هەتا و کاتێکی گەڕام بۆ کوردستان ئەمە چییە ئەم نامەیە ئەمە داوەتنامەیە بۆ کاتێک کە دایکم عمرە خۆی کردبوو ئیتر ئەمە لە ئەمە ڕۆژی پرسەکەیەتی ڕۆژە پرسەکەی ئابێ داوەت بنێری بۆ خەڵکو بانوو کۆبرا کیانی حەمید پور لەبەر و دایکم بە کیانی ناسرا بوو لەو مەحەلەوە نووسیانێکی ئەجا ئێمە لەم بەرنمەیەوە بەڕاستی درودی بۆ ئەنێرین لەبەرەوەی کە تۆی بەخێو کردووە لەبەرەوەی کە با بڵین باوەشێکی کردوێتەوە کوڕێکی کوردی لە مردن ڕزگار کردووە بەڕاستی هەندێک وێنەی هەڵبجان ئەم وێنانە ناڵم چیەکان لای تۆ هەڵبەتە ئەبێ لە لای تۆ ئەم وێنانە هەبن بەس بۆ هێنا بۆ ئەم بەرنامەی ویستە ئەمانەش ببینرێن من کاتێکە یعنی هیچ پەیوەندیکەم نەبوو لەگەڵ کوردستان زۆر جار لەبەر و ئەمزانی خەڵکی هەڵەبجم زۆر جار لە ئینتەرنێت و کاتەش ئینتەرنێت تازە هاتبوو ینی بەتایبەتی لە ماڵە ئیمەکە ینی من گەنجەکەی بووم کە لە کامپیۆتەر ئەمزانی ئیتر لە تەمەنە نزیکەی 15 ساڵەوانە بوو ئینتەرنێت ئینامان لە ماڵەمە فێرەوە بووم ئینتەرنێت بەکاربێنم اینجا لە ئینتەرنێت یەکسەر سێرچەمە کرد بزانم هەڵەبجە لەکوێیە هەڵەبجە چییە لەو سەرچانێکی ئەم کرد ئەمانە ئەو ڕسمانەیەکی یەکۆم جار ئەمە شەروێنێکی ئەو کاتانەی کە سێرچی کردووە بەڵێ ئەو سەرچانەمە کردو ئەو ڕسمانم خەز نەکرد بۆکە دوایی سەیرەمە کرد و هەموو یەنی زۆر جار ڕسمی تیا بوو منالێک لە باوشدایەکەی کەوتە بوو بیرم لێ کردوێتم لەوانەیە و منالە من بم ئێستا لەو ڕسمەکەیان گرتووە من نەمردوم دوایی منیان هەڵگرتووە ینی دا من کە ئەو ڕسمانم سەیرە کرد چیرۆکی لە مەشکە خۆم دروستە کرد وتم لەوانەیە من لێ بەڵام هەموو ئەو چیرۆکە خەیاڵانی تۆ دروستە کرد کە هاتی تۆ چیرۆکەکانی ئێرە بیست هیچ ئەوانی خۆوان نەبوو
تقریبا هیچ کامیان وانە بوو بەڵام ئیستەش سەیرە و گۆرە بە کۆمەڵەکان کە ئەەکەم من وەکو باسم کرد بەس سەرتیپ و خەرمان لە جەنازەکانیان دۆزراوەوە باوکەم و سبرام هەر ئیستەش نادیارن و سبراکەم ینی هەر ناویان تۆمار کراوە لە ناو مناڵەبوون باکانە هەڵەبجێ بە سەیرەوە گۆرە بە کۆمەڵەکانەکەم زۆر جار بیری لە یەکەم وەڵاوانەی باوکی منیش یەکێک بێ لەوانە گۆرە بە تۆ زۆر کێشەی شوناست هەیە ئێستا و کێشەیە ماوە ئیستە ناشکر بۆخوا پاسپۆرت پاسپۆرتێکی باشە ئەی ئەمە کەی وەرگرت ئەمە یەکەم جار کە هاتم بۆ کوردستان باش تاوان ئەبواە ناسامەیە کارتێکم پێی بە اینجا چویم ئەو کارتە بە ناوە عەلیە کیانی پور وەکو کەسێکی ئیرانی کوردە ئیران یەکەم جار کە کوردێکی ئیران کە یەتەوە کوردستان ئەو کارتەیە دەنێ بەرەبەراتی گشتی ڕێگەزنامە و پاسپۆرت نیشینگەی سلێمانی کارتی سەردان عەلی کیانیپور ڕێگەزنامە کورد من ێنێ وەکو کوردێکی ئیران سەردانە ئیرە چۆنەکە ئاوای ئەو کارتم پیدرا ڕێگەی تری نەبوو لە ئەو وشە کوردیە پێ خۆش بوو زۆر زۆر هەر لە یەکۆم دقیقە یعنی من تەنانەت و کاتەش کە پیش لەوە پەیوەندیم هەبە لەگەڵ کوردستان لەوێت لە ئیران ناسراوە لەن کورد پیاوە اینجا لەوێش هەموو شوونە ئیران ئیتر مەشهورەکە لەن کورد پیاوە اینجا کە باسە منیانە کرد زۆر جار ڕفیقەکان با بە کورد پیاوی تە زۆر پێم خۆش بوو کە بە منیان بۆ تای کوردیە هەر لە منالیشۆ لە ئەو مەحەلەی خۆمانیە زۆر کەس بە منەوێت علی هەڵەبجی نێ و کەسانێکی چیرۆکە منیان بزانیاوانە بە منیانەوێت علی هەڵەبجی باشە ئەم وێنەیە وێنەی کێ ئەم وێنێ لە دوای هاتنە من بۆ کوردستان و لە کاتێ من جاری جواب فەحسەکە نهاتوو بۆ ئایلە خۆم نەدۆزی و لەگەڵ بەرز چنار سەعەد عەبدوڵڵا کە بەڕاستی ئەتوانم هەموو کات خۆم غەزارەوەی زانم وەزیرە وەزارەتە شەهیدان ئەنفالکراوەکان بوو و ئەو یەکەم کەس بوو کە ئەم پەیوەندی دروست کرد لەگەڵ ئیران و زۆر یارمەتیە مندا کە ئایلێ خۆم بیدۆزم هەموو کات خۆم بۆ غەزارەوە زانم ئەمەش هەر وێنەی ئەو کاتەیە کە بەڵێ ئەمە دوای ئەوەیە کە دایکەمەم دۆزیێت چوون بۆ مونمنت هەڵەبجە ناوە من لەبەر و ناوە من لە ناو شەهیدەکانی هەڵەبجە تۆمار کرابوو بۆی کە کەسی وای ئەوەی نەبوو من مابم ئیتر لەو ڕژە لەگەڵ چنارخان ئەو ناوەکەم لە ناو شەهیدان سراوت ئەم وێنەیە ئەو کاتانەیە کە با بڵێن تۆ دۆزراویتەوە ئیسر لام ڕسمە من لە هۆڵ مونمنتە هەڵەبجەم چاوەڕوان ئەوەم کە جواب فەحسەکە بخوێندرا بۆ چێکری لێە لەوێ وەکو باسم کە دایکی ئیرانم هەموو کاتەوێت من تۆ تەسلیمە کەسوکارە خۆتەکەم ئەگەر کەسوکارت ما بە من خۆم تەسلیمەتەکەم و لەوێش کاتێکی کاگامانج مقابلەی منەکە لە ئیسە چیم بۆ ژوورۆ تۆ لەوانەی 20 مترێک لە دایکە خۆت دووربی چی ئەلی حەسە چۆنە لەو دەیغەیە لەم بیرە دایکە ئیرانەمەکەم بیرە دەکەن لەو ڕسمێ من مۆبایلەکەم بەدەستمە لە ژیرە مێزەکە ڕسمە دایکە ئیرانم سەیری یەکەم وەگرن باش ئەنجا بابینە سەر ئەم دایکە ئەمە خۆشەویستەکەم ئەمە عەزیزەکەم ئەمە دایکی ئێستاتە با بڵێن باشە هەستە چی بوو کە ئەم دایکە بۆ یەکەم جار زانیت ئەوە دایکتە ئەو لەوە ڕاستمە دایکم لە چاوەڕوانیە کە منە بدۆزێتەوە ئەو دقیقەی کە دایکم دۆزیێنی حەسێکی زۆر تایبەتە ناتوانم منی شەرحیکەم لەبەرەوە ئەو حەسێکە چۆن ئازار نانووسێتەوە تایبەتێکی بۆ منە ڕاستە ئەی ئەمە شێ ئەم ژنە ئاوا بە کوڵ و دڵباوەش ئەمە پورمە خۆشکی باوکمە خوشکی باوک پورم هەتا و کاتی کە حتا ساڵی 2000 هەموو کات جێ لە ڕەشی لەبەر کردووە هەتا و دقیقەیەکە منی دۆزی واز لەجێ ڕەشی باش ئێمە نامانوێ زۆر ئازارێ بین بەڵام ئەمە شەروێنێکی ئەو کاتەیە بەڵەوە دایکەمە پورێکی ترم خۆشکی ترە باوکم خوشکێکی تری باوکێ ئەوانش تاوان هاتوون باڵە هەمویان لە هەمویان هاتبوون ئەی باشە ئەم وێنێکیە ئەمە گیلاسخانە گیلاسخان یەک لەوە ئایلانە بوو کە وای زانی من مناڵە ئەوم و فەحسە دیێنەیە کردبوو لە کاتێکی مناڵێکی بوون بۆ ئەگەڕێتەوە بۆ هەڵەبجە یعنی یەک دڵخۆشیەک هەیە بۆ هەموو خەڵکێکە هەموو هیوایەک هەیە کە خەڵکە ئەوە مناڵی گەڕاوە
ئەو ئایلانێکی منالیان ون بووە یعنی لەو کاتێکی من هاتم 5 ئایلە هەبوون کە فەحسە دیێنەیان ئەنجامدا من هەموو کاتێنی بیرم لەوە کردو کە من ئەگەر ئایلەکەم بیدۆزم ئایلەکەی من یەک لام ئایلانەیە و چارایلەی تر چیان بەسەریت یعنی بەس شتێک بۆ بەدەستم من نەبوو ئەو خێزانانی کە دیێنئایان کردبوو ئەوانە چەند خێزان بوون 5 خێزان بوو بەدایکم و بەڵام من تەنیا شتێکی توانیم بیکەم لە دوایەوەکی جواب فەحسەکان خوێند پیش لەوە بچەم بۆ لای دایکم چووم هەمووی ئەو ئایلانم لە باوش کردەوەتم حەس بەوە نەکەین من مناڵتان نیم من هەموو کات مناڵە هەمووی ئەو ئایلانم کە منالیان ون بووە لە هەڵەبجە باش کاکە ئەم وێنەیە چییە ئەمانە ئەمە چیە لەگەڵ کێدان ئەمە لە دوایە ئەوەکە من دایکم دۆزی بە ساردانە دکتۆر مەجید و کاتە وەزیرە دوای چنارخان ئەو شەهیدان بوو ئیتر ئەویش با بڵێن بە دوواداچوونی کرد بۆ باشە چەند وێنەیەکەن حەزەکەم وڵا ئەوانە ببینرێن یەکێک لەوانە ئەلێرەیە ناوەکە جاکراوەتەوە ئەمە من ناوەکەم لە ناو شەهیدانە هەڵەبجە بوو بە ئێستا لە ناو کادرێکی ساوز بوو بەڵام بەداخۆیسەوە ناوەش لەوێ نەماوە هەرچەنە ئەو بەرای من مێژوویکی ئەو شارەیە کە ئەو ناوە ئیسلا بڕاوە لەوێ بەڵام ئەو مێژوویکی ئەو شارەیە یعنی لە ناومونە من حەسەکەم و ئابێ بمێنێتەوە وەکو مێژووی حەز دەکرد بمێنێتەوە بەڵێ باشە ئەجا ئەمەش هەر لەسەر گۆڕێکە کە با بڵێن خۆت بووی لەگەڵ خەرمان بەڵێ لە دواشۆ ئەگەر دقەتی بێن نووسراوە قازی و ئاکۆ بەڵێ ئەوانەی دوواش هەر سەدانەی تر هەر سەرتیپ و سەرکۆ کەواتە سێ کێلی یەکەمیان ماڵی ئێوەن بە تەنیا تۆ سەوزکراوی کە نیشانەی گەڕانەوەتە کە ئێمەش سوپاسی خواکەین بەڕاستی کە بەو شێوەیە ئەمەش با بڵین ئاهەنگی هاتنەوەکەتە کە چوونەتەوە دێی کۆڵکەنی باشە ئەمە خزم و کە سوکارن ئیتر ئەو کاتێککە من هاتم کە من بەدایکم شاد بوومەوە ئیتر هەفرەکە دەستی پی کرد اینجا ئەم هەفلەیە بۆ من زۆر تازە بوو تقریبا هەچی هەڵە ساکوڕی خاڵێ بوو هەمووی خەز بوو اینجا دەستیان پی کرد و نازم ساعتە دۆرە ساعتە 4-5 ئیوارەوانە بوو دەستیان پی کرد و ئۆکەی من تقریبا نیم ساعتی هەڵپەرکی ئەوانم تقریبا خەریک و فێرە بوو هەڵپەرکی ئەوانم کرد هیلاک بووم چوون دانیشتم دوایی نیم ساعتی تر هەستم سێرەکەم نامانە هیلاک نابن چەند ساعتی گەر بەردەوام ئەو کولتورە شارەزانی تۆ بەراستیە بێ دەستخۆشی هەمووی ئەو خەزمە بکەم کە ئەو کاتێ پیشوازیان لە من کرد ئەمەش پیاسەیەکە گوزەرێکە بەناو ئەو سمبولانەی هەڵەبجە ئەمە لەگەڵ دایکم دوایەوە کە یەکتەرمان دۆزیەوە چون بەناو و ناوانەوە دایکم لەو کاتانە بوو کەیتر وەردەوەردەوە چیرۆکانەی بۆمان باسەگەر کێتەوە براکان لەدەستاوە باوکرد لەدەستاوە خۆچکرد لەدەستاوە باخچەی کوبرای حەمیدپور ئەم باخچەی لەکوێیە؟ ئەمە جێ دەستخۆشیە لە هەڵەبجە باخچەیەک ناو نراوە بەناوی دایکی ئیرانم و جێ شانازیە بۆ من کە ئیسە و باخچەیەنی کاتێک چەند بۆ ناو باخچەی حەسێکی زۆر خۆشم هەیە بە ئەو ڕسمە یەکم ڕسمم گرت لەو باخچەی و نادەم بۆ پورەمەوان و پورم زۆرێنی خۆشحال بوو کە ئیسە خۆشکە و جێ تەقدیرە لە کوردستان باخچەیەکیان بناوە باخچەیەکیان بناوێ باش ئەمە ئەم وێنەیەمان بۆ باسکە ئەمە دوایەوە کە هاتم بۆ ئێرە دایکمم دۆزیەوانە ساردانە ئیرانم کردەوە لەسەر گۆڕ دایکمە لە ئیرانەوە و هەموو کات من لەم هەموو کات خۆم بە غەرزارە دایکی ئیرانە مزانم هەر کات بچەم بۆ مەشەد یەکەم شوونی کە ڕۆم و سەردانە گۆڕەکەیوەڕ ئەم دوو پیاوەشێن ئەمە زۆر کەس بە منەدەت و دوو ئایلەت هەیە دای ئایلێک لە ئیران و ئایلێک لە کوردستان لە دەست چەپۆ بەڵە خاڵێکەمە لە کوردستان و لە دەست ڕاست و خاڵێکم لە ئیرانە خاڵە گەورەکەم لە ئیران ینی ئاوا هەردوو خێزانەکە پەیوەندیکی جوانیان ئێستا شوێنی زۆر جارێنی خەزمە ئیرانەگە بێن و بۆیرە چەند بەلای خاڵم لە هەموو کات هەواڵە ئەوانە پرسە لە پەیوەندیەک دروست بووە لە بینە هەڵکەواتە ئەمەش هەری ئەو پەیوەندیە کە باسیەکەی ئەمانە دایک و ئەوانن ئەمە دایکمەوە ئەو بالاوەرزەکە کە لە دوا وەستاوە فەریدە برامە لە ئیران لەگەر خیزانی و
کچاکەی هاتوون بۆ سەردانێک بۆ هەڵەبجەوە ئەوان هاتوون بۆ هەڵەبجە ئەمەیان بەڵێ باش. سەردانە مۆنومەنتە هەڵەبجەمان کردووە. باش ئەی کاکە ئەمانە چێ؟ ئەوە دوایە ئەوە کە من دوایە بلێن ساڵی 2009 سەردانە ئیرانم کرد لە ڕۆژە من لە ڕۆژە 23 دەسامبرە 1970 لەدایک بووم. اینجا کە ئەگەڕۆمە بۆیە ئیسر لەو ڕۆژە جەشنە میلاد بۆمانەکە سەر ڕۆژە ڕاستیەکەیان ڕۆژە ڕاستی لەبەرەوە پیشتر ڕۆژەکەیان نازانێ ڕۆژە نەورۆز هەموو کات جەشنە میلادیان بۆمانەکرد هەرچەندە زۆر دوور نییە لە یەکەوە بەڵام ئێستا لە ڕۆژە 23 ئەمە براکانتن ئەو سعید بەرام و ئەوش پورمە و خیزانە سعیدە و ئیستش هەموو جاکە سەردانێک مەگەر و کاتە بێ و کاتە 23 دەسامبرەوانە بە جەشنە لەدایکبوون بۆمە نیکەن. ئەمانە با بڵێن ژیانێکە لە دوای ئێران هاتنەوە بۆ باوەشی نیشتیمان ئەمە وێنەیەکە تۆ لێرا چیەکە ئێمە کوێیە؟ ئەمە گۆندێ گردیغازیە نزیکە بە گۆندە خۆمان گرد باوکم و ئەو مالە پورمەوانە ئیتر زۆر جارمان کە چەند بۆ بێت هەرەوەزیەکەی لەگەڵانە ئەچەم یارمەتیانەیەم لە فلاحەتەوەوانە. باش ئەمە ئیتر هاتوویتەوە وڵات و دەستی کردوێتەوە بەکار. ئەمە هاوینەکەی پار بوو چوون بۆ دەورێک لە کۆمپانیایەک لە شارە کەفری بوو لە جنوب لەوێ ئیشەمەکە. باشە کاکە ئەم پیاوە چییە ئەم پیاوە ئەم خاڵە باوکمە بە وەکو خۆی باسیەکە هەموو کات بۆ من ئەدە پەیوەندیکی زۆر باش لە بینی باوکم و خاڵە باوکم بووە ئیسەکە چەند بۆ مالیان یەکۆم شتێکێکی بوونەمەنەکە پیش لەوە کە ماچم بکە بوونەمەکە تەنیا کەسێک زۆر جایانی من ماوەی 3 هەفتە نەچم سەردانیکەم خۆی تەلەفۆن بۆوانەکەەوە بۆ دیانیت بۆ نایە سەردانە کاتە ئەو پەیوەندی ڕۆحی لەگەڵ باوکتایی بۆ گواستراوەتەوە بۆ تۆ هەندێک وێنەش هەن بەڕاستی کاک زمناکۆل لە دەرەوە گرتوتن ئەمانەی ئەمە کوێیە؟ ئەمە تقریبا مانگێک لەمەوبەر لە یادە 100 سالیە کیمیابارانکردن شارە ئیپەر یەکم شار بوو کەچەکە کیمیایی تیا بەکارهات بوو لە وڵاتە بلژیکا و سەردانەمان کردووە لەوێ توانیمان هەندی باس هەڵەبجە بگە من وەتارم هەبوو لەوە کۆنفرانسە و توانیمان باس هەڵەبجە لە بلژیکا. باش کاتمان زۆر کەم بەدەستەوەماوە بەڵام هەندێک وێنە هەن بەڕاستی گرنگن ئەمە کوێیە؟ ئەمە وەزارەتە دەرەوەی ئەمریکایە لەوێ شەروتارت ئەمانە چێن لەگەڵ تاکاک؟ ئەوە نەرمین خانە خاوانە 14 شەهیدە مامۆستا فەخرودین خاوانە 6 شەهید وابزانم ئەگەر هەڵە نەبم بە کاکوشیار خاوانە شەهیدە و خۆشی یەکی لە ڕزگاربووانە و کارساتەی و جەناب کاک شۆرە شاجی و بوو کەسێکی پۆسپۆر لە بوارە ئەنفالەوانە لەگەڵماش. ئەی ئەمەیان شوێ ئەم پێشانگای هەڵەبجەیە ئەمیشار لە بەلژیکا پیشانگای کاک حکمت ئەوش کەسوکارێکی شەهیدە ئەو پیشانگای ئەو کردی لەوێ کە مۆزوع ئەنفال و هەڵەبجەوانەی بۆ خەڵکی ئەجنەبیە لە بەلژیکا ئامان باش ئەم وێنەیە ئەمە سەرۆکی شارەوانی هیرۆشیما لەگەڵ کاک خەدەر سەرۆکی شارەوانی هەڵەبجەوە منم لەو لە حاشیە و کۆنفرانس لە بەلژیکایە ئەمە شەر بەلژیکا بە زۆر بەلایەن وێنێ ئەو خۆیان لە کارساتێکیان هەیە لە هیرۆشیما من کە چیرۆگی خۆمان بۆ باس کرد بەلای زۆر سیر بوو یعنی چیرۆگە وا لای ما شتی وا ڕوو نەیەوە یعنی چیرۆگەکانێکە لە هەڵەبجە ڕوویاوە زۆر چیرۆکانی ئەو هیرۆشیمایی کە هەموو دنیای هەژاند و تا ئێستاش هەر ناوبانگێکی گەورەی هەیە سەرۆکی شارەوانەکەی ئەوەی تۆی لەلا گرنگتر بوو بەلاو زۆر سیر بوو چیرۆکە. باشە کاکە تۆ ئەمە شیە تۆ ڕسمە لەگەڵا گرت؟ وەڵاوە بەنانە خیزانمە. ناوی چییە؟ بەنان بەڵێ باشە ئاهەنگە دەرچوونیەتی لە مەهادێکە شکار ئیتر ئەو ساڵی چەند ژنی هێنا کاکە؟ من لە 2011 2 ساڵ دوای خزمی خۆتە؟ پورزای خۆم پورزای خۆتە لە باوکتەوە لە دایکتەوە ئەمەش ئاهەنگی بالاوە شار لەگەڵ بەنان لە باشەمەش بنای بەرنامەکەمانەوە پیرۆزبایی لەکەی ئیشەڵڵا ئەوەی کەماوە لە ژیان تا بە خۆشی بیبیتە سەر ئەمە پورمە بە خەسوشمە لێ ترسی گازم ناگۆ وێلیشی ئەمەش دایکتە کە بە ئاواتی خۆی گەیشتووە کە
من یەکۆم کۆرە دایکەمەم کە ژەنێنمەوانە ئەو ڕۆژە هەستەکەم لە دەموچایەمە خوێند کە ڕۆژێکی خۆش بوو بۆویش ئەوەوە یەکەم ئەگەر مناڵەکان بمایە سەرتی بیست نزیکەی 37 ساڵ بوو ئەنی دەمێک بوو ژەنێنە ئەمەش ڕۆژی دەرچووندا بەڵامیش تقریبان دەروژ لەمەوبەر دەرچوونە لە زانکۆی ئەمریکی باش کاکە زبناکۆی ئێمە تاوابووین ئەبواە چەندین بەرنامەمان بۆ بکردیتایە بەڵام کاتەکە بەڕاستی هەموو جارێ غەدرمان لەکە من وێنەیەکم پێیە ئەو وێنەیەکەین بە دواوێنەی جەنابێ لەم بەرنمەیە بە هیوام ئەوەی ماوە لە ژیانتا جاریشکە نەگریت جارێکی کە ناخۆشی نەبینی ئیشەڵان نەوەمان بۆ بخەیتەوە ئەمە چی نەمشتان لە بەردەستا ئەمانە لە مۆنومنتە هەڵەبجە و ماوەیە ئەو چەکێ کیمیایانەیە کە بەسەر هەڵەبجەری ژاوە ئەو کارساتی بەسەر منهینە یعنی ئەمانە بوون ڕێڕێوی ژیانی توان هەوالێ کرد زۆر ڕاستە من تەنیا هیوامەوەیە کە ئەم کارە ساتە نەکی بەس بۆ هەڵەبجە نەکی بەس بۆ کوردستان لە هیچ کوێ ئالەم جاریتر ڕوونەیە لەبەرەوە ئەو هەستەیەکی من ئیسە هەمە حەز ناکەم هیچ کەسێکی تر لە هیچ کوێ ئالەم ئەو هەستەی بۆی دووبارە بێتەوە ئەو هەستەی هەبە و کەسوکار لە ڕۆژێک هەموو کەسوکارە خۆت لە دەست بێ نی ئەتوانم منیسە بە قسە بڵم بەس بەراستی زۆر زۆر قورسە زۆر قورس و تحملی زۆر قورسە بە حەز ناکەم هیچ کەس لە هیچ کوێ ئالەم ئەو هەستەیەکی ئەمڕۆ من هەمە هەیە کاکە زمناکۆی گیان ئێمە سوپاس دەکەین دەستخۆشی لێکەین ئێمە نزاکەین بۆ ئەوەی کەوا داهاتوت خۆش بێ پێشەوەشی ئەم بەرنمەیە بەجێبیێڵین لەگەڵ جەناب تا منیش ئەو شەرەفەم پێ بڕێکە وێنەیەکە لەگەڵاگرم ماندوومان کردی جاریش کە سوپاس کە ڕێگەی پیان بێنە ماڵێک زۆر سوپاس بەخێرات خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر خواتە لەگەڵ